دەمانێت بزانین گرنگی سەردانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو چی بووە ئەو تەور و باسانەی کە قسەیان لەسەر کردووە ئەو بڕیارانەی کە دراوە و لە هەمووی گرنگتر ئەوەیە لە موشکە ساڵیەدا حکوومەت چۆن هاوکاری وەزارەتی کشتوکاڵ دەکات بۆی ئەرکی سەرشانی هاوڵاتیان و بە تایبەت جوتیاران کەم بکاتەوە. بەڕێز کەریم سلێمان بریکاری وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە ستۆدیۆ لەگەڵمانایە وەڵامی پرسیارەکانمان دەداتەوە. بەڕێز کەریم ئێوارەتان باش، سپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. با هەر لەوە دەست پێ بکەم ئەمڕۆ سەرۆکی حکوومەت هاتە وەزارەتەکەتان و لە نزیکەوە دانیشتن و گفتوگۆتان کرد. سەرەتا با بزانین گرنگی ئەم سەردانە لە لای وەزارەتی کشتوکاڵ لە چیدایە؟ بەری هەر تشتێکی ئەف سەردانە جەنابێ سەرۆکی حکوومەتێ بۆ وزارەتە کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو باشترین پشتەوانی بوو بۆ وزارەتێ هەروەسا دیار دکەتن کە کابینیان هەیە چەند گرنگیدانە کە مەزن بە کشتوکاڵ و بە سەرچاوەکانی ئاو دەکا لە هەرێمی کوردستاندا. بابەتێ هاتینە بەحسکردن ئیرۆ دەستپێکی راپۆرتەکە تێر و تەسەل شلای وزارەتێ بە هاتە پێشکەشکردن بۆ جەنابی سەرۆکی حکوومەتێ کە تێدا بەحسێ خەرجی و داهاتێت وزارەتی هاتەکردن و چاوە داهات یەت وزارەتێ بێنە بەرزکردن و زێدەکردن هەروەساژی چاوە کار بێتەکردن بۆ کێمکردنا خەرجیە. بەس گفتوگۆتان کرد یاخود پلانیشتاندانا بۆ ئەم زیادکردنی پلانژی هەبوو لە ناو راپۆرتدا پلانێکی وازح هەبوو چۆن دەتوانین مەسەلەن ئیدارەدانی ئاوی کوردستان بکەین، چۆن دەتوانین بتوانین مەسەلەن کەرتی کشتوکاڵ پێش بێخین کوردستانێدا. ئەف بابەتنە هەموو درێژی هاتنە بەحسکردن. مە پێخۆشە بەحسێ بابەتێ هەری سەرەکی بکەم بابەتێ ئاڤێ. ئاڤ بابەتێکی گەلەکی گرنگە کێشەکە سەرانسەری دنیایەت ڕۆژهەڵاتە ناویندا دنیایەدا لەگەل ئەف گۆڕینە تێتەکردن کەش و هەوایە دنیایەدا دبینێت ما وەک پلانامە وەک وزارەت چاوە ئەم دێشەین ئاڤێ دابین بکەین لە هەرێما کوردستانێ بۆ ڤیدەنی و بۆ نەڤی و بۆ جیلێت داهاتیژی. زۆر باشە. داخوازامەیە سەرەکی ئەو بوو کوژمارەکە بەنداوە مەیە هەی وێت ئەو بەنداوە بێنە تەمامکردن بۆ کۆمکردنە ئاڤێ. هەروەساژی بدیت نامە دروستکردنا پۆندا الگوندا بەلکی خزمەتەکە مەزن دێکەت هەر دیسا بۆ خەلکێ گوندی بۆ کشتوکاڵ بۆ خوددانکردنا مەڕ و ماڵەتی هەروەساژی تشتێکی گەلێکی گرنگە بۆ تەغذیەکردنا ئاڤا ژێرزەڤی. بڵێ ئەمانە داواکاری ئێوە بوو و راپۆرتیشتان هەبوو ئەمانە بەشێک بوو لە گفتوگۆکانتان لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. چ داواکارێکی ترتان هەبوو و وەڵامی سەرۆکی حکوومەت چی بوو بۆ ئێوە وەکو وەزارەتی کشتوکاڵ چونکە ئێوە بۆ خۆتان هەمیشە باز لەواکەن کە سوپاسی سەرۆکی حکوومەتتان کردو و کابینەی نوێم کە هاوکارێکی زۆری کەرتی کشتوکاڵی کردووە جیاواز لە ماوەکانی ڕابردوو لە کابینەکانی ڕابردوودا. ئەو جیاوازیانە چییە و بەڵێنی چی بە ئێوەیە سەرۆکی حکوومەت؟ گەلێک پێشنیار یەت وزارەتە کشتوکاڵ یەت هاتینە پێشکەشکردن ئەنجومەنی وەزیراندا ئەنگەلێک ژی ڕەشنویسێت هەندێک یاسایە یەت هاتینە پێشکەشکردن بۆ ئەنجومەنی وەزیران ژبەر کوت گرنگ بووینە ئێکسەر ڕزامەندی سەریەهاتیەدان بۆ نەمونە مەسەلەن پرۆژێ بە بازارکردنی گەنم پرۆژەکی استراتیجیە دزانی گەنم محصولێکی استراتیجیە هەرێما کوردستانێدا و پراستیژی نهۆ دروستکردنا ئەو سایلۆیت کە هەین هەولێرێ و دهۆکێ و سلێمانیە کارێکی باشێتکەن و بەلکی ژێرخانەکە ئابوووریە گرنگە ئی ساڵە بخۆژی هەر نەبوونا یعنی کێم بارانێژی بەسەمتبینین گەلک جۆتیارژی نهۆل هەولێرێ گەنمێ خۆیەک سەرێت دەنە ئەوان سایلۆیت کول هەولێرێ هاتینە دروستکردن و گەلک پرۆژی دیژی پێشنیار بووینە و ڕزامەندی سەرهاتیەدان و پشتەوانیە حکوومەتێ بۆ وزارەتامەیە هاتیەکردن. زۆر باشە باسی گەنمە کرد ئێستا پرۆسەی وەرگرتنی گەنم لە جوتیاران دەستی پێ کردووە پرۆسەکە چۆن ئەڕوات هیچ کێشێکتان بۆ دروست نەبووە تا ئێستا تاکەی بەردەوامە بن ئەو گەرمێک کە لە جوتیاران وەرەگرە ڕاستە و خۆپارەکەی وەردەگرن یاخودنا کێشیان بۆ دروست نەبووە؟ ئێستا مەوضوعی گەنمی گەنم ژبەرک و حشکە ساڵی بوو کێم باران بوو بەرکی سەرانسەری عێراقی گەلک کێمە هەروەساژی هەرێما کوردستانی وەکی ساڵێت بۆری نییە بەس ئی ساڵە مەسەلەن چەند سایلۆیە هەرێما کوردستانێت گرێدای وزارەتە بازرگانیە عێراقیڤە چوو سەقفەکدانەنایە ڕێژەیەکدانەنەیە کە چەند گەنم بێتە وەرگرتن دەرگەهێ ڤان سایلۆیای ڤەکریە کە چەند گەنمی ڕادستی ڤان سایلۆیا بکەن دێتە وەرگرتن
هەروەساژی پارێڤان ڤیگەنمی ئێکسەرێ تێتە بنووگە و بەلکی جۆتیار دەمەکی نێزیکدا ئەوی پارەیە وەردگرن هەروەساژی ئەفسایلۆیەتمە بخۆ یەتکەرتێ تایبەت ئەڤێل هەرێما کوردستانێ ئەوش گەنمیە وەردگرن و بەلکی پارەی زووترین وەختدا یعنی ڕاستەوخۆ یە تەسلیمی جۆتیارات واتە کێشەی وەرگرتنی پارەیان نیە جوتیاران کێشەی وەرگرتنی پارە نییە بەس مەوزوعەکێ هەین هۆ ئەو کێشە بەلکی گەلک جارە وەختێ مەثەلەن ئەو فەحس تێتەکردن بۆ وی گەنمی بەلکی ئەو گەنمە کاکی بکوژوان بکرد ئاری تێت ئێستا گەنمەکەم ساڵمان چۆنە وەڵڵاهی زۆر باش نییە بەس هەرێما کوردستانی هەر دیسا چێترەش دەڤەرێت دیەت عێراقی زۆر باشە باسی کردنەوەی بەڕێوەبەرەتی گشتیتان کردووە لە ئیدارە سەربەخۆکانە ئەمڕۆ لە کۆبوونەوەکە ئەمە چۆنە کەی دەستپێکان ئایا ستافی بۆ دابینەکەن یاخود نەخێر لەلایەن وەزارەتەوە کارمەندی بۆ نێرێت فەرمانبەرانی بۆ نێرن ئەم پرۆسی چۆن دەستپێکن پشتی بڕیار هاتیەدان و ئیداراتێت سەربەخۆ بێنەڤەکردن لزاخۆی و سۆران و هەروەسا ڕاپەڕین ئێکش کارێت سەرەکی ئەو بوو و ڕێڤەبەریەت گشتیەت هەموو وزارەتە ئەلوان دەرا بێنەڤەکردن ئیرۆکە بخۆشحالیڤە ینی کەیف خۆش بوون و جەنابێ سەرۆکی حکوومەتی ڕاگەهاند و بڕیار هاتەدان هەرسێ بەڕێوبەرایەتیەت گشتی بێنەڤەکردن زاخۆ و السۆران و ڕاپەڕین هەر بێیگومان vێت ستاف بۆ ڕابێتە دروستکردن vێت بۆوان وحداتێت کارگێڕی و مالی بێنە دروستکردن یەت محاسبێ و ئینشاڵە دێ کاری خۆ سەرکەفتیانە پرێڤەبن و ئەمژی وەکو ئەمانە دا ئەمەزرێنرێن بۆ ئەو بەڕێوەبەرایەتیانەی کە ئەکرێتەوە یاخود ئەو ستافەت چۆن دابینەکرێ ئەلوان جیێت و ئەو بەڕێوەبەرایەتیەت گشتی لێ هاتینەڤەکردن ستافەکێ هەی ستافێ بەرین هۆی لێ هەی بەس بەلکی کێم بت بێگومان دێ هەندێک لێ ئێنە زێدەکردن گرێ بەست بێت ئانە بدامەزران زۆر باشە ئێمە باسی گەنممان کرد بەڵام باسی بەرهەمەکانی دیکەش بکەین بەرهەمەکانی ناوخۆمان چۆنە ئێستا لە هەرێمی کوردستان بە تایبەت 2 ساڵ لەسەرێک کە بۆ خۆتان نەزانن وشکە ساڵی بۆمە کێشێ بۆ جوتیاران و بەرهەمەکانی ناوخۆ دروست کردووە ئیرۆ جەنابێ سەرۆکێ حکوومەتێ کاک مەسرور بارزانی بەحس کرد کوێت ئەم گرنگیدانە کە مەزن بدەینە بەرهەمێ نافخۆ بەلکی مە هەندێک براند هەندێک مارکەمێت هەین یەت هەندێک بەرهەمێت کشت و کاڵیەت نافخۆ بەلکیت نافدارن وەکی هژیرێت ئاکرێ وەکی سێوێت بەرواری وەکی هنارێت حەلەبچە وەکی گەلک تشتێدی بەرهەمەکی زێدەیە هەی وەسا ناو و دەنگە بەلکی هەکە ئەم بکەڤینەت منافەسێدا الگەل ئەوان وڵاتێت زێدەت پێشکەفتیت سەکتەرێک کشت و کاڵدا ئەو ئیمکانیەتە مەنابێت بەس دێمە ئەف براندێت کومە هەین ئەف تشتێ وەکی چا ئەڵمان بێژن ئەف بەرهەمێ بیۆ ئەڤێ ئۆرجینال ئەڤێل کوردستانێت تێتە بەرهەم ئینان هەکە ئەم بشین ئەوی بەرهەمی ڕەنگێکی جوان بێتە پاکێتکردن و بێتە تەرتیبکردن بەلکی جەنابێ سەرۆکی حکوومەتێ بخۆل گەل ستافێ خۆ کارێت کەتن بۆ دیتنە بازارە دەروی کوردستانی داکو ئەف بەرهەمە بێتە فرۆتن دەروی واتامەش بابەتێکی تری کۆبوونەوەکە بوو بالضبط ئەڤش ئەف بابەتەژی درێژی هاتە بەحسکردن و گرنگیدانە کە مەزنب وی بابەتیا هەی بابەتێکی دی گرنگ ئەوە چاوە ئەم بشین خەلکێمە جارێکە دیل گوندا بژیت چاو دێت تووشەی خەڵکی گرنگە هەرێکێکیشە لە پرسیارەکانی من ئەوە چۆنە بێت پلانتان چییە بەرنامەتان چییە پلانامە ئەوە هەکە ئەم مەسەلەن دێبێژین ئێک هاوڵاتیەتمەیەت کوردستانی بەلکی داهاتێ ویە مانگانە 10 وەرەقانە $1000 باشە هەکە پرۆژێکی کشت و کالیل گوندێویل جیێوی بێتە دروستکردن و بۆ ڕادەرفەتا کاری بێتە پەیداکردن ولوێ دەری ئەو بزانت دێ $2000-3000 گەهشتێ بەس هەندێک تژیت کەفتە تستۆی حکوومەتێدا vێت بۆ وی گوندی ڕێبێتە دروستکردن vێت کەهرەب هەبێت خزمەتگوزاری vێت قۆتابخانە بۆ زارڕۆکێتوان هەبن vێت مستەوسف هەبێت هەتاکو بشین و باشترین یعنی حەل بۆ ئاساییشە خۆراکی وڵاتێ مەدا ئەڤەیە گرنگیدان ئەب تەنمیە و پێش ئێخستنا گوندا سەرۆکی حکوومەت چۆن دەیڕوانیە ئەم خاڵە چکە وەکو خۆت باست کرد خاڵێکی گرنگە بژانەوەی گوندەکان کە دەبێتە سەرچاوێکی داهاتی گرنگ بۆ ئێکش بیرۆکێ تویە ئێکشتە ئەفکارێ تویە وی قەناعەتە هەی vێت ئەف تشتە بێتە کردن و تشتێ گرنگ vێتت وی وڵاتیدا ئەم پشتگەرمێت پترۆلێ بتنێ نەبین vێت داهاتێکی دی بێتە دروستکردن باشترین داهات بۆ تەمینکردنا ژیانە خەلکێ بۆ تەمینکردنا ئاساییشە خۆراکی
ئەوەکو ژیان الگوندا جارەکەدی بێتە نوژەنکردن و بەرهەم لێ دەرهەبێت تێرا خەلکێ گوندی و ئەویل گوندی جین و بێگومان دێ بەرهەمێ زێدەژی هەبتن داکو بێتە ساخکردن و فرۆتن بازاری. کاکەریم کەی بەجددی دەست بە جێبەجێکردنی ئەم پلانە استراتیژیاکەن چونکە ئەمە پلانێکی گەلێ گرنگەکە باسیەکەی هەندێک بابەتێت هەین نهۆیت بوارێ جیبەجیکردنێدا بۆی بێگومان مەسەلەن نۆ ئەو هەماهەنگیات نیڤە کامەدا وەک وزارەتا کشت و کاڵ الگەل هۆڵندیا یا وەکیری و ئەم دوێین ئەو تەکنەلۆجیایە یا کشت و کاڵ یا کول دەرڤەی وڵاتی هەی بێتە بە گوهاستن بۆ ناف کوردستانێ نۆلگەل هۆڵندیا گەلک جۆتیارێتمە هەندێک خانیەت شوشەیە درستت کەن 5,000 متر مربع 10,000 متر مربع توێ هەندێشدا توان جیادا زەڤیەکە کێم و بەلکی پرەنگێکی پیشەسازی تەکنۆلۆژیایان و بەرهەمێکی زێدە هەر وەساژی گەلوان وڵاتە هەماهەنگیە تێتەکردن و چاوە ئەو بەرهەمە بێتە ساخکردن و فرۆتن هەکەنەل کوردستانی دەرڤەی کوردستانیش ئەڤەن هۆیت بواری جیبەجیکردنێدا هەندێک پرۆژەمەیەت هەین القۆشتە پەتوەسا هەندێک پرۆژە سلێمانیە هاتینەڤەکردن هەر وەساژی نۆنیەتە هەندێک کاری وەساڵ زاخۆش بێتەکرد ئێمە چەند زەمانمان پێویستە چەند ساڵی تر دەتوانین بڵین داهاتمان فرە چەشن بووە بۆ نمونە تەنها ئێمە نەوتمانیە لە هەرێمی کوردستان ئەوە تا کەرتی کوشت و کاڵتوانیوێتی پێشی نەوت باتەوانێ بۆ سەرچاوی داهات لە هەرێمان بە چەند ساڵی تر دەتوانین واللهی بە مەزبوطی ناتوانم تهدید بکەم ئەوەی کە تۆ ئێستا ڕێک دەقاودەق لەناو دۆخ و وەزعەکەی ئەوەی کە بەس بە قەناعەتی ئێمن ئەو پرۆژێت و مەهەینت ناف وزارەتێدا ئەو پلانە مەهەیت ناف وزارەتێدا هەکە پشتەوانی وەسایە بەردەوام بتن و بودجێ پێویست بێتە تەرخانکردن بۆ پێشێخستناوان بوارە وەختێکی نێزیکدا دێ وزارەتە کشت و کاڵ نابتە وزارەکە خەدەمی بتنێ بەلکی دێ بتە وزارەکە خوددان داهات و ئەو داهاتە بەلکی دێزێدەتر بتشیە گەلک کۆمپانیایە کوونهۆ کۆمپانیایەک بەلکی بەرهەمێوێ و داهاتێوێ زێدەترە و یعنی خودی قبول ناکات معقول نینە کو بەرهەمێوانشیە وزارەتێکی زێدەتر بێت زۆر باشە کاکەریم ئێوە باسی کشت و کاڵمان کرد بەڵام ڕێژەیەکی زۆریش لە هاوڵاتیان کە لە گوندەکانە نیشتەجێن ئاژەڵداریەکەن بۆ ئەوانەی کە ئاژەڵداریەکەن پلانتان چییە؟ بۆ ئاژەڵداریە گومان تێدانینە ئالیک تشتێکی گەلێکی گرنگە باش ژ بەرێ هەندێک تو بینە ینی دوو بابەتی سەرەکینە ئاڤە و ئالیکە وێت ئەم ئاژەڵدارێت خۆ ئەو جۆتیار ئەڤێت کوکارێ خوددانکردنا مەڕ و ماڵەتی بکەن وێت ئەم دەعماوان بکەین دەعماوان بەری هەر تشتێکی چۆن مەسەلەن وێت دەعمەک بێتەکردن وەختی ئەمت بینین حشکە ساڵیە وێت بۆوان ئاف بێتە پەیداکردن هەر حالێکی هەی هەکە ئاف لێ دەرکێ ئەوەتان کردووە ئەو بەلێ بە تانکەر بەلکی گەلک جارە ئەو جێت و ئاف ناگەهتێ تانکەرە ئەف بلابێژین بەڕێوبەرایەتیت گشتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاول پارێزگەها هاریکاریەکە وەساتکەن ئەت ناف داخوازیەت مەژیدا پلانی استراتیژیتان چییە؟ بۆ ئەمە بەڵێ بۆ ئەوە پلانامە ئەوە مەسەلەن دیسا دابینکردنا ئالیکێ و دابینکردنا ئاوێ بۆ ئەوان خوددانت مەڕ و ماڵەتی داکو پشێن بەردەوامیە بدەنەوی پیشەیە خۆوی کارێ خۆ زۆر باشە لە کاتێک گفتوگۆمانە کرد باسی ئاسایشی خۆراکە کرد بەلامەوە گرنگە بزانم ئێمە لە هەرێمی کوردستان دەتوانین ئاسایشی خۆراکی بەرهەمی ناوخۆی خۆمان بپارێزین ئەو بخۆ وەک پێناسا ئاسایشی خۆراک چییە پێناساش ئاسایشی خۆراک ئاسایشە خۆراک هەر وڵاتێکی وێت ئەوی وڵاتی خۆراک هەبت بۆ 12 مانگە بۆ 12 هەیڤە بەس بێگومان نهۆل وڵاتێمە هەکە توبێی ئامارەکێ ئەو بکەی ئەو تشتەنینە نەبەست نکمەنینە العێراقی بگشتیشتینە ژبەر چی ئاسایشە خۆراکی بەری هەر تشتی بابەتێ گەنمیە چەنگ و گەنم گەلک بەرهەمژێ تێنەکردن ئارە ساڤارە هەتا دومایە گەلک بەرهەمێت هەین کوژگەنیەوەیکی گرنگی خۆراک مانەوەی بەرهەمێکی استراتیجیە گەنم بێی ئار بێی نان تشت نایەتەکردن نۆ مەسەلەن سەر ئاستی عێراقێ ئەوەندە سایلۆ نینن و گەنم تێدا بێتە خەزینکردن بۆ 12 مانگە بۆ ساڵەکە تەمام ئەم هەرێما کوردستانی ڕاستی کارێکی باش بوو وەختی ئەف سایلۆینە هاتینە چێکردن هەولێرێ دهۆکێل سلێمانیە ژ بەروێ هەندێک و ئەم حساب بکەین
ئەم 6 ملیۆن کەس لڤی وڵاتی دژین بۆمە هەندەجی دەوێت بۆ ئەمبارکردنا گەنمی کە مەحسوولێکی استراتیجیە وەختێمە گەنم بۆ 12 هەیڤە هەبتن ئەڤە تشتێکی گەلێکی گرنگە ئەم چین بێژین ئەف ملەتە هەتا حدێکی ئاساییشە خۆراکێ یا دەستخۆڤینە بەڵام ئێستا ناتوانین بڵێن ئێستا ناتوانین باش دەستەکانت خۆش بێ بەڕێز کەریم سلێمان بریکاری وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو سپاس بۆی کامادەبووی لەگەڵمان گەلێک سپاس بۆژی مەمنونم سپاس